ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕانی هاوکارم لا خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. بەرزڕاگرتنی یادی گیان بەختکردوانی شۆرشی ژینا لە بۆکان، هەڵمەتی زاگرۆسانە لە دەوروبەری بۆکان، سەپاندنی سزای زیندان بەسەر سینا محەممەدی لا دێولان، ئازادی فەرهاد شێخی چالاکی کرێکاری خەڵکی سەقز لە زیندانی کەرەج، گیانبەختکردنی منداڵێکی کاری کورد لە خوراسانی شۆمالی، گیانبەختکردنی دوو کەس بەهۆی تۆپبارانی کۆبانی لەلایەن تورکیا، کۆبوونەوەی کرێکارانی ڕێگەی ئاسن لە زاهیدان، هەڕەشەی وەزارەتی ئیتڵاعاتی ڕژیم لە خوێندکارانی زانکۆی ئەمیر کەبیر، هێرشی مامورانی ڕژیم بۆ سەر خەڵکی پەراوێزنشینی بێهبەهان و مانگرتن لە خواردنی بەندکراوێکی ژن لە زیندانی ئێڤ. بەرزڕاگرتنی یادی گیانبەختکردوانی شۆرشی ژینا لە شاری بۆکان. ڕۆژی یەکشەممە 2 بەفرانبار بنەماڵەی گیانبەختکردوان ئەمجەد عنایەتی و محەممەد حەسەنزادە لە شاری بۆکان هاوکار لەگەڵ دەستپێکی وەرزی زستان و شەوچلە یادی قوربانیانی سەرکوتی ڕژیم لە شۆرشی ژینایان بەرزڕاگرت. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەشتووە بنەماڵەی ئەمجەد عنایەتی و محەممەد حەسەنزادە مەزاری ڕۆڵەکانیان گوڵباران کردووە و لا ڕێگەی پەیامی ڤیددیۆییەوە وێڕای ڕێزلێنان لە یادی هەموو قوربانیانی سەرکوتی وەحشیانەی کۆماری ئیسلامی هیوای سەرکەوتنیان بۆ گەلی چەوساوی کورد خواست. هەڵمەتی زاگرۆسانە لە دەوروبەری بۆکان. ڕۆژی یەکشەممە 2 بەفرانبار ژینگە دۆستان و خەڵکی خۆبەخشی شاری بۆکان لە درێژەی هەڵمەتی زاگرۆسانەدا دنکی بەڕوویان لە چیای بەردەزەردی بۆکان چاند. بەشداربوانی ئەو چالاکیە بە چاندنی سەدان دنکی گوێز، بادام و بەڕوو لە داوێنی شاخی بەردەزەردی بۆکان داوایان لە خەڵکی ئەو شارە کرد پەیوەست بە هەڵمەتی زاگرۆسانە بن و لەو ڕێگەوە هەنگاوێک بۆ بوژانەوەی ژینگەی کوردستان هەڵبگرن. سەپاندنی سزای زیندان بەسەر سینا محەممەدی لە دێولان. سینا محەممەدی چالاکی مەدەنی و ئەندامی ئەنجومەنی فەرهەنگی و کۆمەڵایەتی ژیار لە شاری دێولان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 1 مانگ زیندانی تەعزیری و 240 سەعات کاری زۆرم لێ لە ئیدارەی ڕێگەوبان مەحکوم کرا. ڕۆژی چوارشەممە 28 خەرمانانی 1403 هێزانامەتیەکانی ڕژیم هێرشیان کرد سەر ماڵی سینا محەممەدی لە گوندی بڵواناوە و ناوبراویان بە تۆمەتی بەشداری لە ناڕزایەتی خەڵکی ئەو ناوچە دژ بە لێدانی مەعدەن دەست بەسەر کرد. ئەو چالاکە مەدەنیە دواتر لەلایەن لە قیسە و دوی دادگای گشتی و ئینقلابی دێولان ببورن بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 مانگ زیندانی تازیری و 240 سەعات کاری زۆرم لێ لە ئیدارەی ڕێگەوبان مەحکوم کرا. ناوبراو لە سەردەمی شۆرشی ژینەش جارێک دەست بەسەر و بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کرابوو. ئازادی فەرهاد شێخی چالاکی کرێکاری خەڵکی سەقز لە زیندانی کەرەج. ڕۆژی یەکشەممە 2 بەفرانباری 1403 فەرهاد شێخی چالاکی کرێکاری خەڵکی سەقز و دانیشتووی کەرەج بە پێبەندی ئلکترۆنیکی لە زیندانی ئەو شارە ئازاد کرا. فەرهاد شێخی لە ڕێکەوتی حوتی جۆزەردانی 1403 لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر و بۆ زیندانی ڕەجایی شاری کەرەج گوازرایەوە. ناوبراو بە دوای ڕوونکردنەوەی ئەو تۆمەتانەی بەسەریدا سەپاپ و ڕۆژی 23 جۆزەردان بە دانانی وەسیقە ئازاد کرا. ئەو چالاکە کرێکاریە مانگی پوشپەڕی ئەمساڵ لەلایەن قازی ئاسف حوسێنی بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نظام بە 1 ساڵ زیندانی تازیری، 2 ساڵ دوورخرانەوە بۆ دیواندەرە، 2 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات و 2 ساڵ قەدەغەی ژیانکردن لە تەران و کەرەج مەحکوم کرا. مانگی خەرمانانی ئەمساڵ سزای 1 ساڵ زیندانی فەرهاد شێخی بۆ 8 مانگ کەم کرایەوە و ڕۆژی یەکشەممە لە حاڵێکدا 3 مانگ لە ماوەی بەندکرانەکەی مابوو بە پێبەندی ئلکترۆنیکی لە زیندانی کەرەج ئازاد کرا. گیانبەختکردنی منداڵێکی کاری کورد لە خوراسانی شۆمالی. لە ڕۆژانی ڕابردوودا منداڵێکی کاری کورد لە پارێزگای خوراسانی شۆمالی بە ناوی ڕەزا بەهۆی سەرما بردوویەوە گیانی لەدەستاوە.
بە پێی زانیاریەکان ڕەزا پاش جیاببوونەوەی دایک و باوکی لە ماڵ چووەتە دەرەوە و دەستی بە کاری کۆکردنەوەی پاشماوەی کارتون و ئاسنی نێو زبڵدانەکان کردووە. ئەو منداڵی کارە بەهۆی نەبوونی سەرپەنا و سەرمابردووی گیانی لەدەستەوە و بڵاوبوونەوەی هەواڵەکەی جەنگدانەوەی زۆری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە دوای خۆی داهێناوە. گیانبەختکردنی دوو کەس بەهۆی تۆپبارانی کۆبانی لەلایەن دەوڵەتی تورکیا. ڕۆژی یەکشەمە 2 بەفرانباری 1403 بەهۆی تۆپبارانی گوندەوارەکانی دەوروبەری کۆبانی دایکێک و منداڵەکەی گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان تۆپخانەکانی دەوڵەتی تورک گوندی جەعدەیان لە باشووری کۆبانی بە چڕی بردومان کردو لە ئەنجامی و هێرشەدا منداڵێکی تەمەن 12 ساڵ و دایکەکەی گیانیان لەدەستاوە. لە ڕۆژانی ڕابردوودا 5 هاوڵاتی مەدەنی بە هۆی هێرشی پەهبادی ئەرتشی تورکیا لە دەوروبەری کۆبانی گیانیان بەخت کرد. کۆبوونەوەی کرێکارانی ڕێگەی ئاسن لە زاهیدان. کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ڕێگەی ئاسنی زاهیدان ڕۆژی دووشەمە 3 بەفرانبەر لە نەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بەوتەی ناڕازیان 200 کرێکار بە شێوەی پەیمانی لەو ڕێکخراوەیە کار دەکەن و هیچ کات حەقدەستەکانیان لە کاتی خۆیدا پەرداغ ناکرێت. هەروەها خاوەنکار پاداش و مەزای کرێکارانی بڕیوە و لە پەرداختی حەقەبیمەکانیان با ڕێکخراوی تامینی نیشتمایی خۆ دەبێرێت. هەڕەشەی وەزارەتی ئیتڵاعاتی ڕژیم لە خوێندکارانی زانکۆی ئەمیر کەبیر. بە پێی راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ وەزارەتی ئیتڵاعاتی ڕژیم لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە هەڕەشەی لە کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی ئەمیر کەبیر کردووە. بەوتەی چالاکانی خوێندکاری بڕیار بوو کە لە ڕۆژانی داهاتوودا خوێندکارانی زانکۆی ئەمیر کەبیر دەست بە نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی کۆببنەوە و هەروە کۆبوونەوە بڕێوە ببن. بەڵام وەزارەتی ئیتڵاعاتی ڕژیم لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە هەڕەشەی لە 10 چالاکی خوێندکاری کردووە و ڕایگەیاندووە کە ناتوانن لا ناڕزایەتی سنفیەکاندا بەشداری بکەن. هێرشی مەئمورانی ڕژیم بۆ سەر خەڵکی پەراوێزنشینی بێهبەهان. ڕۆژی یەکشەمە 2 بەفرانباری 1403 مەئمورانی شارەداری و هێزە ئەنتزامیەکانی بێهبەهان هێرشیان کردسەر دانیشتوانی پلاکی 56 لە پشت نەخۆشخانەی تامینی نیشتمایی ئەو شارە و چەند خانوویان ڕووخاند. بە پێی زانیاریەکان ئەو خێزانانەی ماوەی 2 ساڵە لە ساختمانەکانی ئەو گەڕەکە ژیاون خانووەکانیان ڕووخاوە و کاتێک سەردانی ئیدارەی مەسکەن و شارسازیان کردووە بێڕێزیان پێکراوە. ناڕازیان ڕۆژی ڕابردوو لەگەڵ مەئمورانی ڕژیم بەشەر هاتن و چەند خۆپیشاندەر بریندار کراون. شانی باسە کە خانووەکانی ئەو گەڕەکە تەنیا ئاوی لوولەکەشیان هەیە و لە بەرق و گاز بێبەشن. مانگرتن لە خواردنی بەندکراوێکی ژن لە زیندانی ئێڤین. ڕۆژی 2 بەفرانباری 1403 غەزەڵ مەرزبان بەهۆی ناڕوونی چارەنووسی و پێڕانەگەیشتن بە دۆسیەکەی مانی لە خواردن کردووە. غەزەڵ مەرزبان لە ڕێکەوتی 15 خەزەڵوەری ئەمساڵ بەهۆی وتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی لە شەقامی وەلی عەسری تاران دەست بەسەرکرا. ئەم شارۆمەندە مەسیحیە بە تەبلیغ بۆ بێحیجابی و پرۆپاگەندە دژی ڕژیم تۆمەتبار و پاش 2 لێپرسینەوە بۆ زیندانی ئێڤین ڕاگوێزرا. لە سێدارەدانی 5 بێندکراو لە زیندانەکانی ساری و ئیسفەهان. لە ڕۆژانی ڕابردوودا 5 بێندکراو بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەزد و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی دەستگرت ئیسفەهان و ساری لە سێدارەدراون. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران بەندکراوێکی ژن بە ناوی ئێفەت حامەدی تەمەن 35 ساڵ و هەروەها 2 بەندکراوی دیکە بە ناوەکانی یوسف سەتاری تەمەن 38 ساڵ و مەنوچێر هێدایەتی تەمەن 47 ساڵ بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەزد و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە بەندیخانەی ساری لە سێدارەدران. هەروەها 2 بەندکراوی دیکە بە ناوەکانی ئارمان سەمەدی و ئەشکان پارسە تەمەن 29 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی دەستگردی ئیسفەهان ئێعدام کراون. گواستنەوەی ڕەزا خەندان بۆ زیندانی ئێڤین. نەسرین ستودا یاساناس و پارێزەری دادگستەری خەڵکی تاران ڕۆژی یەکشەمە 2 بەفرانبار ڕایگەیاند هاوژینەکەی بە ناوی ڕەزا خەندان پاش 10 ڕۆژ بلا تەکلیفی بۆ بەندی هەشتی زیندانی ئێڤین ڕاگوێزراوە. نەسرین ستودا لە پەیامێکدا هەروەها وتی
بەندی هەشتی زیندانی ئێڤین هەمان حوسینیەی زیندانە کە بەندکراوان بەبێ ئیمکانات و تەنیا بە یەک پەتو تێدا ڕاگیراون. ناوبراوە هۆشداری داوە کە ئەگەر دۆخی ڕەزا خەندان بەو شێوەیە بمێنێتەوە لە خواردن مادەگرێت. شانی باساکە ڕۆژی هەینی 23 سەرماوەزەی ئەمساڵ ڕەزا خەندان لا هێرشی هێزە ئەمنیەتیەکان بۆ سەرماڵەکەی دەست بەسەرکرا. ناوبراو پێشترو لە خەرمانانی ساڵی 1970 هاتاوی لەگەڵ فەرهاد مەیسەمی دەست بەسەر و بە تۆمەتەکانی تەبلیغ دژی نظام و تێکدانی ئاسایشی وڵات بە زیندان و سزای تەکمیلی محکوم کرابوو. وا دووە هەواڵمان سەبارەتە بە کوژرانی 5 شارۆمەندی بەلوژ لە سەراوان. لە ڕۆژانی ڕابردوودا 3 هاوڵاتی بەلوژ لە هێرشی سپای پاسداران بۆ سەر خانوێک لە گوندی شەمساباتی سەراوان بە تەقەی ڕاستەوخۆ کوژراون و 2 پەنابەری ئەفغانستانی لە سنووری ئەو شارە بەهۆی تەقینەوەی مینی چێندراوی سپای پاسداران گیانیان بەخت کرد. ناسناوی ئەو 3 شارۆمەندە بەلوچە بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی کوژراون بریتیە لە ڕەحیم خاکی زەهی تەمەن 33 ساڵ، عەلی خاکی زەهی تەمەن 27 ساڵ و ئەمین خاکی زەهی تەمەن 26 ساڵ. شانی باسە کە 2 هاوڵاتی دیکەش بریندار و دەست بەسەر کراون. لە ڕووداوێکی دیکەدا لە سنووری سەراوان 2 پەنابەری ئەفغانستانی بەناوەکانی مۆتیعوڵڵا و محەممەد ئەکبەر بەهۆی تەقینەوەی مین گیانیان لەدەستداوە. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا. هەرشاد و بەختەوەر بشن.